داعش ڕووبەرێکی گەورەی لە عێراق و سووریا داگیر کرد و لە ناوبردنی بووە کارێکی زۆر قورس. بەڵام پێشمەرگە زۆر بە سەختی وەڵامی هێرشی ئەم تیرۆریستە شێرپەنجە ئاسایانەیاندایەوە. هێزۆ کۆچیژەم ئینەم دەزانی نۆچیهان لای غار بدەم ئەو ئەکە ئێرانم لا زۆر پێویست بوو زۆر گرنگ بوو منداڵەکەشم یعنی جەرگم بوو نەمدەتوانی وازی لێ بینم. دەرزی کیمیایی میدرا باوکم شەو ڕۆژ لەلام هیچ نەئەوێ. لە ڕۆژێکا بۆمان هات سەعات 2.5 یۆرۆ بوو دوای دەوام ڕۆژێکی زۆر خراپ بوو. نەخۆشەکە دێت لامان دادەنێشی لە دکتۆرە گوتیان شێرپەنجەت هەیە ئەتوو خەڵات لاوانەیە هەفتەك 2 هەفتە لە عمرت مابی کەچی لە ڕاستیدا شتەکەوانە. ئەوانەژێکە لەو شتانەی کە ئەو دروستی کردیا تعبیر لەوەی دەکا کە حەزی لێ پرچی بێتەوە و حەزی لێ وەک بوو هەر منداڵەشی ئاسایی پرچی هەیە. لەبەرەوەی بەزوویی بنبڕ نەکرا لە ماوەیەکی کورتە داعش ڕووبەرێکی گەورەی لە عێراق و سووریا داگیر کرد و لە ناوبردنی بووە کارێکی زۆر قورس. خوێنێکی زۆر ڕژا قوربانی زۆر درا بەڵام پێشمەرگە زۆر بە سەختی وەڵامی هێرشی ئەم تیرۆریستە شێرپەنجە ئاسایانەیاندایەوە. بەهادین شەڕی دوو جۆر شێرپەنجە دەکات. داعش و ئەو نەخۆشیەی کە بەرۆکی کچە 14 ساڵیەکەی گرتووە. لێزۆ کوچیژەم باشی ئەتوم زۆر خۆش دەوێ. ئەو دەڵێت لە کاتێکدا من بە تفەنگەکەم خاک و سەروەری کوردستانم دەپاراست پزیشکەکان چارەسەری کچەکەمیان دەکرد. کە نەخۆش کات سەردانی دکتۆرما کرد و لە خەستەخانەی ڕاپەڕین فحس و چتیان لۆ کرد و ئەو کات فحسەکان هەندە فحسمالیان دەکرد فحسەکان دەرنەچوون دوای تەحویلی خەستەخانەی نانەکەلیان کرد. بە عەجەلە فحسی پشتیان لۆ کرد موخیان دەرهێنا لە پشتی کە موخیان دەرهێنا لەو پشتی تقریبا دەوری سەعات 1 بوو فحسەکە دەرچوو دکتۆرە پەیمان گاسی کردم بەتەنێ کە گاسی کردم تێگەیانم گوتی ئەو کچەت پێویستی بە عیلازی کیمیاویە. بڕوا بکات زاروە بوو لەو خەستەخانەیە کە عیلازی دەرزی کیمیاویە بەیە 5 ڕۆژان جورئەتم نەدەکرد تەماشای بکەم. یەکەم شت یعنی زۆر تەعسوفم دەخوات دووەم شتیش لەبەر ئەوەی کە منداڵ بوو بەڕاستی نەمدەزانی لۆچیهان لای غار بدەم نە ئەو ئەرکەی ئێرانم لا زۆر پێویست بوو زۆر گرنگ بوو منداڵەکەشم یعنی جەرگم بوو نەمدەتوانی وازی لێ بینم. پێشترێک کە پرسی هەبوو پرسی درێژ بوو بەو دوایە کە پرسی نەبوو زۆر لێم متەئسیر بوون بەڕاستی یعنی ئەمن داچی زۆر لە تایبەت لە وێنەکانی لە ڕسمەکانی پێشترێک کە دەمان دیت ئەو ڕسمانەشی بەو دوایە کە پرس پێوە نەبوو زۆر پێم تەئسیر دەبووین زۆر. لێزان لە تەمەنی 11 ساڵیدا تووشی نەخۆشی AML بوو. ئەمەش جۆرێکی شێرپەنجەی خوێنە بەوە دەناسرێتەوە کە خڕوکەسپیەکانی بە خێرایی گەشە دەکەن و لە ناو مۆخی ئێسک بڵاو دەبنەوە. ئەگەر بە زووی دەستنیشان نەکرێت و چارەسەری پێویست وەرنەگیرێت ژیانی کەسەکە دەکەوێتە مەترسیەوە. زۆر زەحمت بووم دایکم باوکم منیان بردبووم خەستەخانە دوای نەخۆش کەتم دکتۆر گوتی نابێت بچیت بۆ قوتابخانە منیش زۆر خەفەتم خوارد گریام
دوایی نەچووم بە قوتابخانە تا ساڵێکی تر دەرزی کیمیایی منیدرا باوکم شەو ڕۆژ لەلام هیچ نەئامۆست دوای پارەمان نەبوو بۆ عیلات چوو قەردێکرد لە مامەکانم یان لە خزمەکانم حاڵەتەکەی لێزان شێرپەنجەیەکی ترسناک بوو. نەخۆشخانەی نانەکەلی لەگەڵ شێرپەنجەکە بۆ ئەو شوێنەی کە خێزانەکەی بەهادین بەردەوام لە سەردانکردنیدا بوو. پێش 3 مانگ و لە هەمان نەخۆشخانە لە نەخۆشخانەی نانەکەلی پشکنینەکان بۆ لێزان ئەنجام درایەوە حاڵەتەکە بەرەو باشی بوو. پێش چەند ڕۆژێکیش بە هەمان شێوە خوێنی لێوەرگیراوەتەوە و ئەمڕۆ ئەنجامی پشکنینەکان دەردەچێت. بزانین باشبوونەوەی لێزان بەردەوامەیان. ئەنجامی پشکنینەکانی لێزان دەرچووە چین وەری دەگرین لەناو ئەم فایلەی کە پێشتریش هەموو پشکنینەکانی تێدا هەڵگیرا هەر لە یەکەم ڕۆژی توشبوونی بە نەخۆشیەکەەوە پێش چەند ساڵێک هەتاوەکو ئەمڕۆکە ئێستا چاوەڕێ دەکەین پشکنینەکان هەمووی باش بێوە نیە. لێزان نەتیجەکان دەرچوو بەس پێشەوەی بڕۆیتە لای دکتۆرە پەیمان و ئەنجامی پشکنینەکەی پێ بڵێ پێم بڵێ ئێستا چۆنی حالیان باشی؟ ینی هەست دەکەی فەرقت هەیە لەگەڵ پێشووتر؟ پێشتر چۆن بووی؟ ینی ناڕەحەتیەکەت چۆن بوو؟ لەبەر چی نەدەچوویە مەکتەبێ؟ ینی وەزعەکەت کوو بوو؟ ناخۆش. ئەدی ئێستا؟ لێزان ئەتەوێت چی بڵێ بە کەسێک کە ئەگەر نەخۆشی بە کۆی توێ هەبێ حەز دەکەی چی پێ بڵێ یان ئەگەر یەکێک ئەوها بیبینی پێی دەڵێ چی؟ پێی ناڵێ بێئومێد مەبە ئەم نەخۆشیە ئەگەر بە قسە ها؟ وانییە؟ ئەی دایک و باوک چۆن بوون لەگەڵ تا لە کاتی دەتوێت چیان پێ بڵێ؟ بەس ئەوەنە؟ سەرکەوتوی ئەو فایلەکەتە ئێستا بڕۆرە بۆ لای دکتۆرە پەیمان من چاوەڕێت دەکەم بە ئەو فەحسەکەم خستەوە ناوێرە باشە؟ با لەوێ بیبینیم زانێت چیمە پێڵێ من چاوەڕێت دەکەم باشە؟ دوای دەستنیشانکردنی حاڵەتەکەی لێزان چیرۆکی تاڵ و گەشتی چارەسەر دەستی پێکرد. دکتۆر پەیمان هەر لە سەرەتاوە هاوڕێی ئەم خێزانە بوو. ڕاستیەکەی لە ڕۆژێکا بۆمان هات سەعات 2:30 بوو دوای دەوام ڕۆژێکی زۆر خراپ بوو بە بارێکی تەندروستی باش نەبوو خوێنبەربوونەوەی هەبوو ئەو کاتە لە لوتی لە دەمی ڕێژەی خوێنی زۆر دابەزی بوو تایەک و حرارەتێکی زۆر بەرز بوو پلەی تای بەرز بوو لە نەخۆشخانەی ڕاپەڕینەوە نردویان بۆ لای ئێمە هەتاکو لە فەحسی خوێنەکەی بۆ دووبارە بکەینەوە لە نەخۆشخانەکەی خۆمان. لەو کاتەیە باری تەندروستی مناڵەکە زۆر خراپ بوو دایک و باوکەکە زۆر هەڵشڵەژا بوون بابی بە تایبەت زۆر مەترسیەکی زۆری لە دڵا بوو کە شێوەی نەخۆشی مناڵەکەی چییە. لەو کاتەیە فحوساتی خوێنمان بۆی کرد لە عینی وەختا من نەخۆشەکەم کە وەرگرت
فحسی خوێن وشتوامان بێ کرد تەکیدی ئەوە بووە کە گومامان هەیە لە بوونی نەخۆشیەکی خوێن. بەڵام بە تاکیدی بە فحسی کۆمپلیت کە بۆی ئەەکەین لەگەڵ بڵەت فیلمە هەموو شتێک دیاری نادا تەنها نیشانەی ئەوەلیەکان دیاریەدا بۆی تاکیدی کەینەوە ئەو نەخۆشیە چ جۆرێکە لە نەخۆشی خوێن بە تاکیدی پێویستی بە فحسی مخیەسەکەکە. فحسی بۆ نمەڕەکەمان بۆی کرد جۆری نەخۆشیەکە دۆزرایەوە کە پێ ئەگوترێ AML. ئەو جۆرە نەخۆشیش یەکێکە لەو نەخۆشیانەی کە چارەسەرکردنەکەی ئاسان نییە و درێژ ئەخایەنێ نزیکەی 2 ساڵ و نیوی پێویستە بە عیلاجی کیمیاوی. طبعاً ئەو کاتە ئێمە دانیشتیم لەگەڵ بابی نەخۆشەکەیە لەگەڵ دایکی نەخۆشەکەیە هەموو شتێکمان تێگەیاند و دەستمان پێکرد بە عیلاج ڕاستیەکەی ئەوان زۆر بەدڵفراوانیەوە ئەو حاڵەتەیان وەرگرت و پابندی ئەوە بوون کە لەگەڵ عیلاجەکان و لەگەڵ ڕێنمایەکانە لەگەڵمانە بەردەوام بوون. هەروەها مناڵەکە خۆشی ڕاستیەکەی لێزان زۆر کچێکی عاقڵ و مێشکی زۆر کراوە بوو زۆر بەتەحمل بوو کە دانیشتم لەگەڵیا قسەم کردووە بێ و عیلاجانە وەرگریت و ئەو دەرمانانە وەرگریت و لەو کاتەی پێویستی بە داخلبوونی نەخۆشخانە بێ ئەبێ داخلبین سقەیەکی تەواوەتیان هەبوو کە دەستمان پێکرد بە عیلاج یەک مانگی یەکەم حاڵەتێکی زۆر زەحمەت بوو بە نسبەتی نەخۆشەکە بە تایبەت چونکە پێویستی بخوێن ئەبوو پێویستی بە ئەقراسە بوو ئەبوایە بۆ ماوەیەکی زۆر داخلبوونی نەخۆشخانەکە بێ هەموو ڕۆژە مەثەڵەن دەرزی وەربگرێ عیلاج وەربگرێ بە بارێکی تەندروستی خراپ بوو ئەوەڵ بیدایەتەکە هەتاکو مانگی یەکەممان تێپەڕ کرد سەبرێکی زۆریان هەبوو دایک و باوکەکە هەروەها مناڵەکە لەگەڵمانە. نەتیجەی فەحسەکەی یەکەمی لە دوای مانگێکە بۆ نمەڕەکەمان بۆی کردوان نیشانەیدا کە نەخۆشیەکەی هاتۆتە ژێر کۆنتڕۆلەوە. تەمانەوە مژدەیەکی زۆر خۆش بوو بۆ دایک و باوکەکە و هەروەها بۆ مناڵەکە کە پابند بوو بە عیلاجەکە و ئەنجامەکەشی باش بوو. شێرپەنجە ئەو نەخۆشیەی کە زیاتر لە هۆکارێک دروستی دەکات یەکێکە لەو گرێیانەی کە تا ئێستا زانستی پزیشکی بە تەواوی پێی نەکراوەتەوە. تۆر بڕوا ڕۆژانە توشبووەکانی ئەم دەردە دەبینێت. ئەگەر بتێ بپرسی لەوەی ئایا هۆکارەکان چین لە دواوەی شەرپەنجە ناتوانین تەنیا ملی هۆکارێک بگرین بڵین ئەو هۆکارەیە کە تووشی شەرپەنجە دەکات بەڵام بە جۆرەی ئەو ڕسێرچانەی کە کراوە لە بۆ ئەو نەخۆشیەوە دەرکەوتوە چەند هۆکارێک هەنکەوە لە مرۆڤ دەکات لە داهاتوودا تووشی شەرپەنجە بێت. یەک لەوانە لە هەندێک زۆری تایبەتی شەرپەنجە گروپێک لە ڤایرۆسەکان دەوریان هەیە لەوەی تووشی شەرپەنجەمان بکەن. دومیان ئەو شێوە لایفستایلەی کە هەیتمان لاوانەیە کەسانێک کە زۆر وەرزش نەکەن و لە دوا ڕۆژدا تووشی قەڵەوی بن لاوانەیە ڕسک فاکتەرێک بێت لەوەی توش بن بە شێرپەنجە. خاڵی سێم ئەو کەش و هەوای کە تێدا دەژین بۆ نمونە زۆربوونی ڕێژەی کارگەکان یاخود ئەو زیادبوونی ژمارە ئۆتۆمبیل یاخود ئەو شەڕە و ئەو چەکانێک کە لەو شەڕانەی لە دەوروبەرمان بەکاردێنرێت هۆکارم بۆ دروستبوونی شێرپەنجە بۆ هەر کەسێک لە داهاتوودا. خاڵی چارەم لەوانەیە لە هەندێک زۆری شێرپەنجە بۆ ماوەی زۆر دەور ببینێت بەڵام بەڕێژەیەکی زۆر کەم لەوانەیە کەمتربی لە سەتادەی نەخۆشیەکانی شێرپەنجە. ئەگەر بێت و بین باسی چارەسەری شێرپەنجە بکەین بەڵێ چارەسەرکردنی شتێکی ئاسان نییە بەڵام لە هەمان کاتدا زۆر لە نەخۆشەکانمان ئەگەر بێت و مقارنە بکەین ساڵی 2000ەکان لەگەڵ کاتی ساڵی هەشتایەکان فەرقێکی زۆر هەیە لە چارەسەرکردنی شێرپەنجە. بۆ نمونە لە ساڵی هەشتایەکان نەخۆشیێکی تایبەت یاخود شێرپەنجەی خوێن هەیە کە پێدەوترێت کرۆنیک مالۆت لوکیمیا کە شێرپەنجەی مۆخی ئێسکا. ئەگەر لە هەشتایەکان کەسێک تووشی ئەو نەخۆشیە بایە لەوانەیە 6 مانگ و نەخۆشەکەمان لەدەست دەچوو بەڵام لە حالی حاضردا بەتەنیا بەکارهێنانی حەبێک ئەو نەخۆشە بۆ ماوەی 10 ساڵ بۆ 5 ساڵ لەگەرمان دەژی وەکو کەسێکی ئەتیادی ژیانی خۆی بەسەر دەباتن. لەوەی بتوانی باشترین خزمەت بگەینی بە نەخۆشانی شێرپەنجە هەروەکو دەرزانی شێرپەنجە نەخۆشیی ئاسان نییە لاوانێت چارەسەرەکەی بریتی نەبێت لە هەفتەیەک و 2 هەفتە لەوانەیە نەخۆش ئەبێ پێویستی بە 2 ساڵ و 3 ساڵ چارەسەرەیە. ئەمن وای باش دەزانم
ئەو شەڕکردن لەگەر ئەو نەخۆشیە تەنیا لەسەر شانی دکتۆر و کارمەند و ستافی نەخۆشخانە و نەخۆشەکەنەی بەتەنیا دوو شتی زۆر گرنگ هەیە لەرکانە یەکەمیان سەرڕای یارمەتیدانی لە ڕێگای دەرمان و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە ئەو نەخۆشانە پێویستیان بە بەرزکردنەوەی معنەویات هەیە بە تایبەتی لە خێزانەکانیان یاخود لە کەس و کار و خزمیان چونکە زۆر جار گوێمان لێ دەبێت نەخۆشەکە دێت لامان دادەنیشی دەڵێ دکتۆرە وەک گوتیان شێرپەنجەت هەیە ئەتو خلاص لەوانەیە هەفتەك دوو هەفتە لە عمرت مابی کەچی لە ڕاستیدا شتەکەوانە هەمان ئەو نەخۆشانەمان هەبووە ئێستا بۆ ماوەی 10 ساڵ یاخود بڵین کەمتر 5 ساڵ لە بۆ 10 ساڵ لەگەرمان دەژین و چ مشکلەیان نییە خاڵەکی گرنگتر ئەگەر بین باسی بکەین یارمەتیدانی ئەو نەخۆشانە تەنیا نابێ بکەوێتە سەر ئەستۆی نەخۆشخانە و یاخود حکوومەت چونکە بەڕاستی شێرپەنجە نەخۆشیی درێژخانە تەنیا بە دکتۆر و بە نەخۆشخانە و بە حکوومەت ناتوانین یارمەتی تاولە بۆ نەخۆشە بگەێنرێت بەڵکو یارمەتیمان پێویستە لە دەرەوەی ئەو بازنەیە بۆ نمونە لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازەکان یاخود کەسانی خوددا پێدا و هەندێک جار باسمان کردو لەگەڵ مامۆستا ئاینەکان لەوانەیە خێر ئەوە نەبێت خەڵک تەنیا مزگەوتێک دروست بکە یا قوتابخانەیەک دروست بکات لەوانەیە زۆر خێرتر بێت ئەگەر تو بێت و کەلەنێک لە بۆ نەخۆشی شێرپەنجە پڕکەوە بۆ نمونە ئاسانترین شتکردنی دەرمانێک بیلاوانەیە حیاتی نەخۆشک بتوانی دەرباز بکەی لە زۆر جێر و گرفت. شێرپەنجە جگەلەوەی جەستە زۆر لاواز دەکات باری دەرونی توشبووەکە و کەسوکارەکەی زۆر دەشێوێنێت بۆیە نەخۆش و خێزانەکەی پێویستیان بە هاوکاری معنەوی زیاتر لە یارمەتی مادی دەبێت. گزنگ و هودا لەم نەخۆشخانەیە دەیانەوێت بۆ ساتێکیش بێت دڵنەوایی و ئارامی بە نەخۆشەکان ببەخشن. ڕۆژانە ئەمە لەگەر منداڵانی کانسەر بە بەردەوامی تێکەڵ دەبین لە ڕووی مەسەلەن ئەو کاتانێکەوە عیلاجی وەردەگرن ئەو کاتانێکەوە ناتوانن حەزیان لێنە بێنە خەستەخانە یان مەسەلەن ئەوانەی کەوا تووڕەن یان بێزارن ئەمە ئەو چەند کارێکی پێویست دەکەن لە کاتی یاریکردن لەگەڵیان ڕۆژانە دایانە ئەو غورفە لێرە پاڵپشتێکی دەرونی زۆر باشە لە بۆ ئەو منداڵانە حتا لە کاتی ئەوەی کەوا دەچنە ژووری بۆن ماڕۆکەوە پارچەک لە موخیان لەگەڵیان دەبین ئەوە لێرە لە نەخۆشخانەی نانەکەلی قورسترین فەحسەکە لە بۆ منداڵەکان ئەنجام دەدرێت. ئێمە ڕۆژانە بەیانیان کە دەین سەر لە هەموو نەخۆشەکان سەلام لە هەموو نەخۆشەکان دەکەین و چی پێویستیان بیلۆیان دەکەن ئەو کاتانی کە نەخۆشێکی تازەش دێمە دایدێنێن من و هودە هەردووکمان پێکەوە دایدێنێن چەندین کەس هەیە کە لێرە لە حاڵەتێکی زۆر خراپ بووە کەچی باش بووە هەموو ئەو چیرۆکانیان پێ دەڵێن کە ئەمەل هەیە نەخۆشیەک نییە کە تەنها ناوی مردن بێ چاکبوونەوەش هەیە ئەو نەخۆشەمان هەبووە چاکبووتەوە چەندانی وەک لێزانێکێک بۆ لەوانەیە کە دکتۆرە پەیمان زۆر باسی دەکات دەرەکە گەیشتە حاڵەتێک ئەمەلی نەبوو چاکبووتەوە چاوەڕێ لە هەموو عائیلەکان دەکەین کە ئەو ڕێنماییانەی کە ئەمە پێیان دەین چونکەمە زۆر جار کەسی شارەزا دەینین پسپۆر دەینین کە ڕێنماییان کە لایەنی پاک و خاوێنی لایەنی خواردنیان زۆربەی عائیلەکان بەجێمان دەکەن بەسەندە عائیلە هەیە ئەسڵەن هەر پێشی یعنی شتێکی زۆر وەک ئەوی برێکە شتەکە پێی باش نییە بەجێت بکە. خۆی ئەمە ئێستا چەند کارێکی دەستی و ئەو شتانە فێرە منداڵەکان دەکەین لێرە ئەوانەی کە حەزیان لێ بەشداری بن وەکو هیوایەتێکی خوان دەتوانن بەشداری بکەن ئەو نەخۆشەیەکە بوولەوانەی کە بەخۆی حەزی لێ بوو کاتێک کەمە ویشەکانمان دەکرد ئەو داوای کرد کە شتی دروست کە ئەوانەژێکەکە لەو شتانەی کە ئەو دروستی کردیا ویش کەزیە پرچە ئەوش تعبیرە لە پرچی خۆی لەبەرەوەی ئێستا پرچی نەما بەهۆی ئەوەی کە عیلاجی چیمیە و شتانی وەرگرتیەوەژێک کە لەوانی کە تعبیر لەوەی دەکا کە حەزی لێ پرچی بێتەوە و حەزی لێ وەک بوو هەر منداڵەشی ئاسایی پرچی هەبێت. ئەم نەخۆشخانەیە زیاتر لە 12 ساڵە خزمەتی نەخۆشەکانی شێرپەنجەی هەموو شارەکانی هەرێم و ناوەڕاست و خواروی عێراق دەکات. دابینکردنی دەرمانی دژە شێرپەنجەی گرانبەها و کۆمەڵێک پزیشک و کارمەندی لە خۆبرد و ئەرکی لە پێشینەی کارگێڕی نەخۆشخانەکە بووە.
دکتۆریان ئێوە لە نەخۆشخانەی نانەکەلی بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە کارەکانتان چییە؟ چۆن نەخۆش وەردەگرن؟ بڵێ ئێمە نەخۆشخانەکە با بڵێن دوو بەشی سەرەکی پێکدێ، بەشی نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن هەتا نەخۆشیەکانی با بڵێن خوێنیش، ئەوی تریش با بڵێن نەخۆشی شێرپەنجە وشکەکان کە بە ئینگلیز پێ دەڵێن سۆلید تیومەر. ئەمە و نەخۆشانە کە لە دەرەوە نەخۆشخانەکانی تر بۆمان ڕەوانە دەکرێن، پاژەوەی هەندێکیان با بڵێن نەشتەگەریان بۆ کرای، هەندێکیان با بڵێن نیشانەکانی نەخۆشیان هەیە. سەردانی نەخۆشخانەکەمانەکەن یەکەم جار کە دکتۆری ڕاوێژکاری وەری دەگری پشکنینی بۆ دەکاتن، ئەو پشکنیانەی کە پێویستە و تایبەتە، پاژەوەی دیارکردنی نەخۆشیەکەی دەست دەکەین بە چارەسەرکردنی نەخۆشیەکە. دکتۆرژان وەکو زانیاریە کە لای ئێوە هەبێت، نەخۆشی شێرپەنجە زیادی کردووە یان دەستنیشانکردنەکەی بڵین پێشکەوتووە لە کوردستان وای لێبێت زیاتر نەخۆشەکان دەستنیشان بکرێن کە شێرپەنجەیان؟ بڵێ پرسیارە زۆر با بڵێن لێمان دەکرێت، ئایا ژمارەی نەخۆش شێرپەنجە زیادی کردووە یان لەبەرچی هۆیەکەی؟ ئەمە با بڵێن پێش 2004 و 5 هیچ سنتەرێکی شێرپەنجە لە کوردستان نەبوو. ئێمە کە دەستمان پێکردکە یەکەم سنتەری شێرپەنجە بوو لە کوردستان، پاشەوی زۆربەی ئەو نەخۆشانەی کە دەچوونە با بڵێن پارێزگاکانی تری عێراق بەغدا و شوێنەکانی تریان دەچونە دەرەوەی وڵات، ئێستا زۆربیان ڕوو لە نەخۆشخانەکان دەکەن. لەبەر ئەوە ژمارەی ئەو نەخۆشانە کە دێتە خستخانەی وا خۆی پیشان دەدا کە ژمارەیەکی زۆر بێ، جگە لەوەش پێشتر با بڵێن ئەو ئامێر و یان ئەو دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجە دیار نەبوو کە نەخۆش تووشی شێرپەنجە دەبوو یان کەم خوێنەگریان دەزانی با بڵێنەوە یەک لە جۆرەکانی شێرپەنجەی خوێنە بۆ نمونە لیوکیمیا ئەوانە تا فترێک دوای کە ئەمری خوای دەکرد تا دوای وەش نیان دەزانی هۆی نەخۆشەکەی. بەڵێ دکتۆرژان ئێوە ڕۆژانە لێرە ئەو نەخۆشانی کە سەردانی ئێرە دەکەن ژمارەیان چەندە؟ ساڵانە ئێوە چەند کەس لێرە چارەسەر وەردەگرێ و بارودۆخی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەکانی خوێن لە ئێوە ینی لە چه ئاستێکدایە، ینی چ پێشکەوتنێک ڕوویداوە ئەگەر پێمان بڵێ ئێمە ڕۆژانە نزیکەی 250 نەخۆش سەردانمان دەکەن، بە زەو نەخۆشانە هەمووی نەخۆشی تازەنینە، لەبەرەوەی شێرپەنجە ماوەی چارەسەرکردنەکەی دوور و درێژە، لەبەرەوەی بۆ بە دواتچوونی نەخۆشیەکەی یان بۆ دەستپێکردنی سایکلەکانی یان تاواکردنی سایکلەکانە سەردانی نەخۆشخانە دەکاتن. ئێمە ساڵانە تقریبەن لەوانەیە 40 هەتا 50,000 مراجعمان هەیە ئی نەخۆشیەکانی شێرپەنجە، هەروەکو گوتم دووبارە دەبنەوە هەموو ساڵش نزیکەی 1500 تا 2000 فایلی نوێ دەکەینەوە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە بۆ شێرپەنجە، چکە جگە لەوەش ئەمە نەخۆشەکانی خوێنیش بەڕێ دەکەین، ئەوانش نزیکەی 800 تا 1000 فایلە، هەموو ساڵی ئێمە 1500 تا 2000 فایلی تازە دەکەینەوە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە. هەموو ژی ناو کوردستانی نەیە، با بڵێن هەموو پارێزگاکان هەتا نەخۆشی با بڵێن براکوردەکانی سووریاشی تێدا، هەندە نەخۆشی وڵاتی تورکیامان هەیە، نەخۆشی کوردەکانی ئیرانمان هەیە، تا با بڵێن کرێکارانی کە لێرە کار دەکەن بەنگلادشی و ئەندەنوسی هەم ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژهڵات نەخۆشەکانی دێن ئێرە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری کوردستانی. بڵێ داتایەکەمان هەیە، دوای دەتوان داتایەکانیش سیرکەن کە ڕێزبەندی هەموو پارێزگاکانی تێدا. ئەگەر خێزانێک نەخۆشێکی شێرپەنجەیان هەبێ سەردانی نەخۆشخانەکەی ئێوە بکەن لێرە تا چەند دڵنیانێت کە بڵین بە ئاستێکی بەرز خزمەتەکرێن و هەوڵی چارەسەرکردنی نەخۆشیەکان بدرێن؟ وڵاهی ئەمە کە نەخۆش دێتە لامان با بڵێن باری نەخۆشیەکەی بۆ شی دەکەینەوە و ئەو پرۆتۆکۆلە و ئەوانەی کە بەکاردێن هەمووی پرۆتۆکۆلی تازەیە ئەبدەیتە با بڵێن ئەوانەی کە لە هەموو جیهان بەکاردێتن پرۆتۆکۆلە تازەکانە پێشی دەڵێن بە پێی پێویست ئەمە دەرمانەکان لۆتان دابین دەکەین. بوونی ئیرادە و سووربوون لەسەر ئەوەی کە دەبێت لێزان چاک ببێتەوە تەواوی کارمەند و پزیشکانی نەخۆشخانەکە و ئێمەشی دڵخۆش کرد. بەڵام پاش 3 ساڵ لە پشکنینی بەردەوام و وەرگرتنی دەرمانی کیمیاوی پزیشکەکان مژدە خۆشەکەیان دا بە خێزانە ماندووەکەی لێزان.
ئەلحەمدوللا لەگەڵ عیلاجەکانە وەزعی بەرەو باشی بوو مانگ بە مانگش بە پشکنینەکان و بە فحوساتەکانی کە بۆیمان ئەکرد بە شێوەیەکی دەوری بەو کاتێک کە عیلاجەکانی کە پێویست بوو هەمووی وەری ئەگرت نەخۆشیەکەی هاتە بە تەواوەتی ژێر کۆنتڕۆڵەوە و هەروەها پابندبوونی دایک و باوکەکە لەگەڵ ئەو ڕێنمایانەی کە لە ماڵەوە بۆیمان دانابوو لە شێوازی خواردن و شێوازی پاک و خاوێنی شێوازی ئەوەی کە هاتوچۆکردن و قەڵەباڵغی نەبێت لە ژوورسەری ئەو شتانیان هەمی ڕەچاو کردبوو لە ماڵەوە بە شێوەیەکی زۆر باش ڕاستیەکەی نمونەیەکی زۆر باش بوو بۆ نەخۆشانی ترش کە پابند بن بەو ڕێنمایەیە کە داومانە پێیان ئەنجامەکەشی وابوو ئەلحەمدولێلا نەخۆشیەکەی بەتەواوەتی هاتە ژێر کۆنتڕۆڵەوە و لەخوا بەزیاد بێ مانگی 5 ساڵی ڕابردوو 2016 عیلاجەکەی بەتەواوەتی وەستاندرا. دوای ئەوەی فەحسی بۆ نمڕۆمان کردو فەحسی فلۆسایتۆمەتریەکانی هەمومان بۆی دووبارە کردەوە نیشانەیدا کە نەخۆشیەکە بە تەواوەتی بنبڕ بووە و هیچ ئەسەرێک لە نەخۆشیەکە لە جستەی نەماوە و ئەتوانێت ژیانێکی زۆر ئاسایی و تەبیعی بێتە سەر. لێزان نەخۆشخانەی نانەکەلی بە نەخۆشەکانیەوە بەجێ دەهێڵێت. لێزان پێیوتین کە تا چەند ئێمە نەخۆشەکانیشمان قورس و گران بێ ئەگەر هاتوو بە هیوا و ئومێدێکەوە و بە هاوکاری پزیشکان و ئەو کەسانی کە لێرە ئیشەکە دەکەن دەتوانین بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بین و لە ناوی بین. وانێ لێزان دەستان خۆش بێ. عەزیێتماندان کاک بەعەزیز سەرچاو خواحافیزتان.